ئەمڕۆ ڕێکەوتنامەیەکی گرنگمان لەگەڵ بەڕێز زانکۆی کوردستان واژوو کردووە کە پێشتریش ئێمە ئەو ڕێکەوتنامەیە بۆکو هێڵە گشتەکانی ئەم ڕێکەوتنامەیە لەگەڵ وەزارەتی خوێندنی باڵا واژوو کردووە کە بۆ دروستکردنی هەماهەنگی پەیوەندیەکان لەگەڵ بەڕێزیان دیارە ئێمە ماوەیەکە خەریکی گفتوگۆین بۆیە کە ئێمە بەپێی هێڵی گشتی و بەپێی هەندێک پرەنسیپ و ڕێکەوتن هەماهەنگیمان لە نێواندا زیاد بێ و سود لە توانای یەکتر ببینین بە تایبەت ئێمە مستەغنی نین لە توانای زانستی زانکۆکانمان و مامۆستاکانمان قوتابیەکانمان پێویستمان پێیانە بڕیارماندا وەکو وەزارەتی کشت و کار دەرگامان ئاوەڵا کردووە و نەک ئاوەڵا کرا بەڵکو داوایان لێ دەکەین بێن لە ڕۆ زانستیەکەیەوە لە ڕۆ علمیەکەیەوە بێن ئەم وەزارەتە ئەم سێکتەرە کە گرنگە بۆ هەموو کۆمەڵگەی کوردەواری پێشی بخەین بەرەو پێشی ببین و ئیمڕۆ بە تایبەتی لەگەڵ وەزارەتی کشتتوکاڵە ئەم یادداشتنامەیەمان واژوو کرد و بیرۆکەی ئەم یادداشتنامەیە لە ئەساسا بۆ ئەوەیە کە ئێمە بتوانین هەم بە کەوادری دەرچوانی زانکۆی کوردستان کە جێگە و ڕێگە و قابلێتیی تایبەتیان هەیە کە بتوانین هاوکاری وەزارەتەکان بکەین بە تایبەتی وەزارەتی کشتتوکاڵ